من بە 6 تابلۆ بەشداری پێشانگەیم کردووە قەبارەی 50/7 ناوەڕێکی بابەتەکانیش لە باس لە میهری دایک ئەگات. 6 خانوە هونەرمەند بەشداریان کردووە لەم پێشانگایە. 6 خانوە بەهرەمەند لەم پێشانگایە بەشداریان کردووە. گرنگی پێشانگایە لەوەدایە بەتایبەتی ئەمەی خانمان و لە لەم شارێشدا کە کەمێک نامۆیە هونەر و اینجا ئەگەر ئافرەتیش بیت زیاتر یعنی نامۆیە هەر بۆیە ئەم 6 خانمە هاتوون بەم پێشانگایان کردەوە. ڕاستە ئەگەر لە ڕێی هونەریشەوە زۆر بەرز نەبین بەڵام سەرەتایەکە و بانگێشتێکە بۆ ئەو خانمانەی کە بەهرەیەکیان هەیە و لە ماڵەکانیان دانیشتون ئەتوانن ئەمە بانگێشتێکی ئەوان بێت هەڵسن بەهرەکانیان پیشانی هەموو شارەکە بدەن. وێنەیەک ئەگەر بە جوانی و ڕێکەپێک گەشرابێت لە 10,000 زیاتر مرۆڤ تێگەین واتە هەر تابلۆیەک پارچە نووسراوێکە، ینی سەرەتا مرۆڤ ئەبینێت پێش ئەوەی بخوێنێتەوە.